شەڕی کورد بە کورد هیچ کاتێک لە بەرژەوەندی کوردانە بۆ تا ئەوڕۆ لە بەرژەوەندی کووردا بێت زیاتر داگیرکەرانی دەوروبەر دەوڵەتی تورکیای فاشیست سێکۆماری پەت و سێدارە ڕژێمی ئەسەد ئەوانە سوود لە پێک هەڵپژان و ناکۆچی و ناتەبایی نێوماڵی کوردەوە دەبینن. پێکردی شەڕی کورد بە کورد زۆر دەمێکە دەستی پێکردوە، بەڵام لایەنی کوردی بە تایبەتی پەکەکە خۆ لەو شەڕەت لا دەدات. پارتی دموکراتی کوردستان یان بە هاوکاری دەوڵەتی تورکیا دانەوێت ئەو شەڕە هەر چۆنێک بێ دروست بکەن. هێڵی خیانەت بە پێشنگاتی بنەماڵی بارزانی پێش دەوڵەتی داگیرکەری تور و کەوتوو و دەیەوێت ئەو بەرگری و بەرخۆدانەی گەریلا لە ڕێگەی هەڵگریسانی شەڕێکی دیکەی کورد بە کورد بشکێنێت. بۆیە ئێمە وەکو خەڵکی باشووری کوردستان و هەروەها بە تایبەت دەڤەری ڕاپەڕین پێمان وایە ئەو هەوڵانەی پارتی دموکراتی کوردستان و بە تایبەتیش لە ناو دابنەماڵی بارزانی خزمەت بە پلان و بەرنامە و بە ئەستراتیژی دوژمنان دەکات و بە پێچەوانەوە دەبێتە بەڵاو نەهامەتی بۆ گەلی کورد و هەروەها دەبێتە هۆکاری ئەوەی کە گەلی کورد جارێکی کە لە سەر ساڵی سەدەی 21دا 100 ساڵ گەڕێتەوە دواوە و ئەو ئامانجانەی کە شۆڕش بۆی دروست بووە شکست بێنن. بۆیە پێمان وایە کە شەیدکردنی گەریلا و هەروەها سەنگەرلێدان لە نزیک هەرێمەکانی گەریلا و هەروەها ناوچەکانی شەڕدا بە واتای ئەعلانکردنی شەڕی ناوخۆیە بەداخەوە. دیارە ئێمە دەزانین گەریلا چەند جار لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی خۆیان ڕایانگەاندووە کە ئێمە نامانەوێت شەڕی کورد بە کورد جارێکێکە دروست ببێت، بەڵام وەک دەبینین و دیارە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەر لە زینی وەرتێەوە تاوەکو دەگەینە شەیدکردنی ئەو حەوت گەریلای کە بەدەستی هێزەکانی پارتی دموکراتی کوردستان لە ناوچەی خەلیفان شەید کران. ینی هەموو هەوڵەکان بە ئاراستەی ئەوەیدان کە ئەو هێزە کوردیە لە باشووری کوردستاندا دەیەوێت جارێکی کە شەڕی کورد بە کورد هەڵبگریسێنێتەوە. بەداخەوە کە جەماوەری باشووری کوردستان گەلی باشووری کوردستان لە ئێستادا لە دۆخێکی تا ڕادەیەک بێ هەڵوێستیدایە بەر لە هەموو کەس ئەو لایەنە سیاسیانەی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان پێویستە هەڵوێستی خۆیان ڕوون و زەلال بکەن بۆی کە ئایا لەگەڵ ئەو سیاسەتانە یاخودنا و دواتر پێویستە ڕۆشنبیران ئەو ئەرکە ینی جێبەجێ بکەن ئەو ئەرکەی لەسەر شانیانە. من وەگەنجێک وان پێ باشترە کە ئەو هێرشانی کە دەکرێن بۆ سەر ئەو هێرشان لایەن تورکیا دەکرێت بۆ سەرگەلی کوردستان بە مەترسیێکی گەورە دەزانم. وا باشترە هێزە سیاسەکان یەکتر بگرن و گفتوگۆ بکەن لە نێوان یەکدیدا بوەستنەوە بەرامبەر ئەو هێزانەی کە هێرش دەکەنە سەر گەلی کوردستان و باشووری کوردستان بەگشتی. ئەو هێرشانی کە دەکرێتە سەر گەریلاکان و ئەوە دەبێتە هۆی هەڵگیرساندنی شەڕێکی گەورە کە ئەمەش هەرگیز شەڕ بەرژەوندی تێدانێت بۆ گەلی کورد بۆ هەموو گەلێک هەرگیز شەڕ قازان زیینە بووە کە ئەمەش دەبێت وا باشترە گفتوگۆ بکەن و بۆ بەرژەوندی بۆ بەدەستێنانی بەرژەوندەکانی گەلی کوردستان و باشووری کوردستان. وا باشترە هەموو هێزە سیاسەکان و خەڵکیش لەگەڵ لە نێوان یەکدیدا ڕێک و پێبن و تەبابن. هێزە سیاسەکان بەرامبەر یەکدی تەبابن و گفتوگۆ بکەن کەونە دانوستاندن لەگەڵ یەکدی واز لەو شەڕ و کێش و شتانە بێن. داوا لە گەنجەکان دەکەم ئەو شتە قبول نەکەن ئەو هێرشانی دەکرێت سەر ئێمە هەروە داوا بکەن کە هێزە سیاسەکان دانوستاندن بکەن لەگەڵ یەکدی و کۆتایی بۆ شەڕ و کێشانە بێنن.